چۆڤین ئاواتم، تەمەنم 27 ساڵە، خاوەنی بڕوانامەی ماستەرم لە زمانەوانی کردارەکیدا و شارەزام لە زمانەکانی تورکی، عەرەبی، ئینگلیزی، کوردی و فارسی. و لە پلانمدا هەیە درێژە بە بواری ئەکادمیا و خوێندنی ئەکادمیام بدەم و بەدەستهێنانی بڕوانامەی دکتۆرا لە بوارەکەی خۆمدا و هەروەها بە نیازی فێربوونی چەند زمانێکی ترم لە داهاتوویەکی نزیکدا. چۆڤین گیان ئەم ڕەنگە جوانە چیە لەبەرت کردووە؟ دڵم پێت کرایەوە. چۆڤین ئەمە لێت پرسم لەوەتەی ماستەرت خوێندووە تاوت کردووە پۆزە زیاتر بووە؟ زۆر سپاس دەکەم چاوان خان. لە ڕاستیدا ئەکرێ لەلای هەنێک کەس چۆن بڵێیت پۆزاوی دەربکەوێت یان شانازی پێوە بکەن پێ هەڵکێشن. بەڵام بۆ من تەواو شتەکە جیاوازە. لە لای من زیاتر ئەمە خولیایەکە و خەونێکی مناڵیە کە بەدیم هێناوە. پلانت هەیە دکتۆرا بخوێنی؟ بەدڵنیاییەوە. یعنی ئێستا ئامادەکاری بۆکە یان جارێ؟ باشە. کاتێک کە کتێبە ئەستورەکانتە خوێندەوە تا چەند بە خۆتت ئەوت ئەم هەموو تیۆریە هیچ پێویست نییە بۆ فێرخواست. کاتێک دەقی نێو ئەم کتێبانت ئەخوێندەوە لەگەڵ پێنج خولێکی یەکەمی نێو کلاسەکەت کە دەرست ئەوتەوە جیاوازی چۆن بوو؟ خۆی لە ڕاستیە ئەو تیۆری و ئەو بابەتە ئەکادمیانەی کە لە زانکۆکاندا خوێنرێن ئەکرێت ببێتە بناغەیەکی بەهێز بۆ بازاڕی کار، واتە هاوکارە لە بازاڕی کاردا. و بۆ من وەکو مامۆستایەکی گەنج لە پیشەکەم هاوکارم بووە. بەڵام شارەزای ڕاستەقینە لە ئەزمموی پراکتیکیەوە بەدەست ئەهێنرێت زیاتر وەک لە کتێبە ئەستورەکانی کە ئێوە باسی لێکەن. زیاتر لە ناو پۆلەکانتە چ ئامۆژگاریکی خوێندکارەکانت ئەەکەی؟ زیاتر بخوێندنەوە یان زیاتر ئەزمون وەربگرن لە ژیانی ڕۆژانیان و لە تەجروبەکانیانە؟ تا ڕادێک ئەخوێنینەوە بەڵام زیاتر ئەزمموی پراکتیکی وەرەگرین، چونکە ئێمە فێربوون چ وەختێک مانادار ئەبێت کاتێک ئەی بەخشین. ئێمە چ کاتێک ئەزانین چەندێک ئەزانین کاتێک کە ئەی بەخشین. ڕاستە. چەند زمان ئەزانی؟ 4 بۆ 5. ماشەڵڵا. ئەڵێ هەر زمانێک کلیلی دەرگایەکی نوێیە، کلیلی دەرگایەکی گەورەیە بۆ جیهانێکی جیاواز. تۆ لە نێوان ئەم هەموو کلیلانەیە ون نابی؟ وەکو ونبوون نا، بەڵام بەڵێ زۆر کات هەبووە کە بە زمانی ئینگلیزی دەستم بە گفتوگۆکردن کردووە لەسەر بابەتێک لە پڕ بۆ ساتێک لێم گۆڕا و سێرم کردەوە کە من بە تورکی گفتوگۆکەم، هەنی لە ئینگلیزی لا چماتومەتە سەر تورکی، بەڵام کابراژەوەی سێر دەگەڵێ خۆیان. بەڵێ بەتاکید. بەڵام ئەوش بۆ ساتێک ها، ینی هاتوومەتەوە سەر خۆم و زانیمەکەیترەوە لە ڕێگە لامەوە هاتوومەتەوە. ئەسڵەن ئەوانەی فرە شیزۆفرینیای کاتیان هەیە، یعنی بۆ نمونە بە زمانی قساکەی دوای لە خۆتەوە چیتە سەر زمانێکی تر بەبێەوەی هەست بە خۆت بکەیت، نازانی چۆن ئەمە ڕووەدا. تۆ زۆر ئەم شتە ڕۆدا لەگەڵت بۆ نمونە ئەتەوێ ڕستەیەک بە کوردی بڵێ لە خۆتەوە بێ بە ئینگلیزییان بۆ بە عەرەبی و ڕەنگەوەی بەرامبەر عەرەبی هەر نەزانێ، بەڵام لە خۆتەوە ئاوا جواب بدەیتەوە. ئەم شتە زۆر ڕۆدا لەگەڵ تۆیان؟ بەڵێ ئەمە زۆر جار ڕوئایات، بە تایبەتی من وەکو خۆم زیاتر کاتێک ئەمەوە گفتوگۆ لەگەڵ خۆم کەمیان بیرکردنەوەکانم کە لەگەڵ خۆم بەش ئەەکەم زیاتر بە زمانی تورکی بۆ نمونە یان ئینگلیزی جیاوە وەک لەوەی لە کوردی بەکاربێنم. باسی ئەومان کرد کە ئەو کەسانی کە فرەزمانن جۆرێک لە شیزۆفرینیایان هەیە، واتە چەند کەسایەتیەکن کەسایەتیەکانیان بە گوێری زمانەکانی کەیزاندا بەشە بێ. بۆم باس بکات تۆ کەسایەتیەکانت چۆن چۆنیە کە بە کوردی قساکەی جۆرێکیت، کە بە عەرەبی قساکەی جۆرێکی تری، کە بە ئینگلیزی قساکەی باسی بۆ بکە؟ لە ڕاستیە کە بە کوردی قساکەم ئارامم لەسەر خۆم، بە هەمان شێوە کە لە تورکیش قساکەم زۆر ئارامم، بەڵام کە بە ئینگلیزی تۆزە قساکەم وا هەستەکەم کەمێک تونم. ئەویش ینی هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ زمانەکە خۆی، کە زمانەکە خۆی ئەو ناها چۆن بڵێ وەکو زمانەکانی تر با بڵێ وەکو تورکی یان فارسی ناسک نییە زۆر.
زمانی کوردی زۆر دەوڵەمەندە بەڵام زۆر کاری لەسەر نەکراوە وەکو گرنگی پێ بدەن زیاتر دەوڵەمەندی بکەن ئاپدەیتی بکەنەوە چەند جار هەبووە کە بە ئینگلیزی وشەیەکە تووتووە بەڵام زۆر بیرت کردوێتەوە نەتوانی و بە کوردی گزارشتی لێ بکەی حەقی خۆی پێ بدەیت ڕاستە زۆر ڕوبەڕووی ئەو کێشەیە ئەبمەوە بە تایبەتی لە وەرگێڕانی ئینگلیزی بۆ کوردی خۆی ئێمە لە فەرهەنگی کوردیە ئێمە زمانەکەمان زۆر دەوڵەمەندە بەڵام لە ژیانی ڕۆژانەمانە زۆر بەکار ناهێنیانی زۆر شت هەیە کە بەکاری ناهێنی شتە دووبارەکان زیاتر بەکارهێنرێت لە هەمان کاتیشە ئینگلیزی زمانێکە کە بەردەوام ڕۆژ بە ڕۆژ لە نوێبوونەوە و تازەبوونەوەیە ینی ڕۆژ بە ڕۆژ وشەی تازەیەتە ناو زمانەکەەوە کاتە تۆ ڕۆژانە تووشی ئەم گرفتابی بۆ نمونە ئەتەوێ وشەیەک دێ بە خەیاڵ تاتەوێ بە کوردی بێڵێ بەڵام ناتوانانی گزارشتی لێ بکەین ڕاست ئێمە چۆن نتوانین کار لەسەر ئەمە بکەین بۆ ئەوەی باشتری بکەین یان ئەوانەی کە بەرپرسن لە زمانەوانی زمانی کوردی یان بۆ نمونە کەسێکی وەکو تۆ کە لە داهاتوە بیتە کەسێک فرە زمانی زانیاری زۆر باشت هەیە ئەکادمیە زمانەوانی خوێندووە چۆن نتوانی بەشێک بیت لەوەی کە زمانی کوردی ئاپدەیت بکرێتەوە کاری لەسەر بکرێت لە ڕاستیدا چارەسەرکردنی ئەم کێشێ ئەکەوێتەوە سەر ئەو کەسانەی کە لە بواری و زمانی ئەدەبی کوردیە زیاتر قوڵ بوونەتەوە ئەتوانن ئەوان بگەڕێنەوە سەر فەرهەنگی کۆنی کوردی خۆمان و تاوەکو سوود لەو فەرهەنگە کۆنە و لەو فەرهەنگە دەوڵەمەندە وەربگرن و بیخەنە ناو خەڵکەوە ئەتوان گۆڕانکاری تیا بکەن شتی زیاتری بۆ زیاد بکەن گۆڕانکاری لە هەندێک وشەیە بکەن بۆی ئاسانتر بچێتە ناو خەڵکەوە و بەڕای من ئەتوانین لە ڕێگەی تەلەڤیزیۆن و سۆشال میدیا ئەمانەوە بیخینە ناو خەڵکەوە بتوانین باشتر بێت پێم بڵێ ئەگەر زمانەوانی نەمێنێت پلان ئەی تۆ چیە؟ خۆی لە ڕاستیە بیرم لەوە نەکردوێتەوە چکەوە شتێکی قورسە بۆ من چکە من زۆر لە ناو زمانە قوڵ بوومەتەوە و خولیایەکی مناڵیشمە بەڵام ئەگەری ئەوە هەیە کە ئەگەر ئەوە نەبێت بمەوێت گەشت بکەم بۆ وڵاتانی تر و شارەزای کولتوری ئەوان بم چونکە کولتوریش هەر بەشێکە لە زمان لێکدانە بڕاون کولتور و زمان بەڕای من لەوانێ ئەوە بکەم.